کاتتان باش نازانم دەنگتان لێمە دەنگ بەگاتراتان گوێتان لێمە ئەلو ئەلو گوێتان لێمە کاکسەرۆر باشە دەست خۆش بێ ببوورن دیارە هەڵەکە لای من بوو ئەم کاتتان باش هیوادارم هەموو لایەک باش بن زۆر سپاس بۆ ڕێکخراوی سروشتی کوردستان بۆ ئەم دەرفەتە و سپاس بۆ کاکسەرۆر قەرەداغی کە پێی باش و بابەتێکی لەو شێوەیە پێشکەش بکەین چونکە خۆتان نەزانن ساکە کارگەکانی چەولم بوونەتە کێشەیەکی زۆر گەورەوە کێشە تەنها کێشەیەکی دیاریکراو نییە بۆ ناوچەیەکی دیاریکرا وەکو گەرمیان یان وەکو شوێنێکی تر کارگەکانی چەولم بوونەتە کێشەیەکی جیهانی ئێستا بە تایبەتی لە ئاسیا و ئەفریقیا بۆیە زۆر خۆشحاڵم بە پێشکەشکردنی ئەم سیمینارە و هیوادارم سوودێکی هەبێ بۆ هەموو لایەک طبعا سیمینارەکەی من لەژێر ناونیشانی کارگەکانی چەولمە لە ڕۆخی ڕووباری سیروان کاریگەریەکانیان و چۆنیەتی چارەسەرکردنی حەزەکەم سەرەتا هەر شتێک پێشکەشکەم لەسەر چەولم هەندێک زانیاری طبعا چەولم یەکێکە لە گرنگترین ماددەڕەقەکان لەسەر زەوی و زۆرترین قەبارەی وەرگرتووە لە بەکارهێنان لەلایەن مرۆڤەوە بە تایبەتی وەکو پێداویستیەکی سەرەکی لە بیناسازی یانی خۆتان نەزانن هەر شتێک کە بیناسازی تایە بکرێت یان بەکار بهێنرێ بۆ بیناسازی خۆتان نەزان ئەبێ لمی تێدا بێ بۆیە لم مادەیەکی گرنگە و ئێساکە گرنگیەکەی زیاترەوە بۆ بەهۆی فراوانبوونی شارستانیەت لە هەموو جیهانە طبعا لە جیهانە بەهۆی پێشکەوتن و فراوانبوونی شارەکان ئەمیش وای کردووە کە لم بێتە مادەیەکی گرنگ طبعا زانیاریەکی زۆر سیر هەیە ئەوش ئەڵێ لم لە دوای ئاوهەوا زۆرترین مادەیە کە مرۆڤ بەکارهێنێ لەبەر ئەوەی مادەیەکی سەرەتاییە لە کارگەکانی چەمەنتۆ کارگەکانی جیر و ئەسفلت و شوشە بە هەموو جۆرەکانی و تەنانەت ئایپاد و کۆمپیوتەر و ئەو شتانە لمی تیا بەکارهێنرێ و بەپێی داتای بەرنامەی نەتەوەی گرتوەکان ئەڵێ ساڵانە نزیکەی 50 میلیارد تەن لە لم بەکارهێنرێ دەرهێنرێ و بەکارهێنرێ لە معمەلە کارگە جیاوازەکاندا بۆ دروستکردنی پێداویستیەکانی مرۆڤ طبعا ئەمیش ئاماژەیەکە بۆ ئەوەی کە مادەیەکی گرنگەوە ئاماژەیەکە بۆ ئەوەی کە ئەم مادەیە بەکارهێنرێ بە شێوەیەکی زۆر و ئەبێ ئەم مادەیە لە داهاتووە ڕێزێکی زیاتری لێ بگرێ طبعا ڕێژەی زیاتر لەو 50 میلیارە کە باسمان کرد 70% لەو بڕا بەمبەستی بیناسازی بەکارهێنرێ و ساڵ لە دوای ساڵ پێویستی جیهان بە چەولم زیاد دەکا بە تایبەتی بەلم ئەوش ئەگەڕێتەوە بۆ دوو هۆکاری سەرەکی یەکەمیان ئەوەیە کە زیادبوونی ڕێژەی دانیشتوان لە هەموو جیهانە خۆتان نزانن ئێستا دانیشتوانی جیهان لە هەموو جیهانە بەرەو زیادبوون ئەچێت کە ئەمیش مەترسی زۆر گەورە لەسەر زەوی دروست کردووە دوو هەمیان فراوانبوونی شارەکان و پێشکەوتن لە بیناسازی یان خۆتان نەزان هەموو شتێک لە بینایە بەکار دروست بکرێت وەکو بیناسازی ئەبێ لە میتیا بەکار بهێنرێ ئەم گرفتە وەکو باسم کرد وەکو ئاماژەم پێی کرد پێشتر زیاتر لە دوو وڵاتە هەیە ئەوش وڵات لە دوو هینا هەیە ئەوش ئاسیا و ئەفریقەیە طبعا ئاسیا و ئەفریقا لەبەرەوەی زۆرترین وڵاتە تازە پێگەیشتوەکانی تایە ئەینا ڕەنگە ئەوروپا وڵاتەکانی تر ڕەنگە زۆر کێشەیان نەبێت چونکە بەدیلیان دۆزێتەوە و لم لە هەموو کەرستەکانی مرۆڤ بەکاردەهێنرێ تەنانەت لە نێو ئاویشا هەیە یعنی ئەو ئاوی کە ئێمە دەخۆینەوە ڕێژەیەک لمی تایە واتە ئاوێک نییە لە جیهانە بە تەواوەتی خاڵی بێ لە هەر ڕێژەیەک لمی تایە و گەورەترین گرفت لە جیهانە لە دەرهێنانی چەولم ئەوەیە کە لە زۆربەی شوێنەکانی جیهان ئەو کارگانە کە ئیشەکەن لەسەر دەرهێنانی چەولم
هەڵسەنگاندنی کاریگەری ژینگەییان بۆ ناکرێ EIA هیچ هەڵسەنگاندنێکیان بۆ ناکرێت بە تایبەتی لەو دوو وڵاتانە کە باسمان کرد وڵاتەکانی ئاسیا و ئەفریقیا بۆی ئەموو وەتە کێشەیەکی زۆر گەورەوە لە کوردستان و لە عێراقیشا بە هەمان شێوە هەڵسەنگاندنی بۆ ناکرێت. طبعا یەکێ لە گرنگیەکانی لەم ئەوەیە کە سەرچاوەیەکی سروشتی تازە نەکراوە یعنی تازە نابێتەوە کێشەکە هالەوەیە بۆیە ئەبێ جیهان هەر هەمووی گرنگی پێ بدات واتە قەرەبوو ناکرێتەوە و هەر شتێک لە جیهانە قەرەبوو نەکرێتەوە و هەر شتێک لە ژینگەیە قەرەبوو نەکرێتەوە ئەوە کاریگەری زۆر خراپی لەسەر ژینگە و لەسەر مرۆڤایەتی ئەبێ بۆیە ئەبێ بە شێوەیەکی زانستی ئەو مادانە بەکاربهێنن بە تایبەتی ئەوانەی کە مادەی سروشتین و تازە نەکراون واتە تەعویز ناکرێنەوە یعنی بۆ نمونە ئێستا لە ڕووباری سیروانە بۆچی کێشە هەیە چونکە زیاتر ڕێڕەوی ڕووبارەکە هەستەکەین قوڵە بێتەوە بۆ لەبەرەوەی ئەو لمە تەعویز نابێتەوە ئێستا دواتر باسەکەین هۆکارەکەی چیە بۆچی تەعویز نابێتەوە بۆیە باسکالبیدۆزی یەکێکە لە بەڕێوەبەرەکانی نەتەوە یەکگرتوەکان تەمان بەڕێوەبەری داتابەیسی سەرچاوە جیهانیەکانە لە نەتەوە یەکگرتوەکان ئەڵێ لم مادەیەکی زۆر دەگمەنە یعنی تەسەور ناکەین لم چەندێ دەگمەنە و دەڵێ ئێمە لەگەڵ ڕاگررتنی دەرهێنانی لمدانین یعنی ئێمە ناڵێن وەرن بە لم ڕاگرین ئیتر کەس دەری نەهێنێ نا چونکە پێویستیەکە لە پێداویستیەکانی مرۆڤ بەڵام ئەبێ چی بکەین ئەبێ بە دوای چارەسەرا بگەڕین ئەبێ بە دوای ئەوەیە بگەڕین ئایا چۆن بە شێوەیەکی زانستی ئەو مادەیە دەربهێنین و ئایا چۆن بە دوای بەدیلێکا بگەڕین ئەلتەرناتیڤی لم چییە ئەمەئیستا زۆربەی وڵاتانی جیهان بە تایبەتی وڵاتە پێشکەوتوەکان بەدیلێکیان دۆزێتەوە بۆ لم بەڵام بەداخەوە ئەم وڵاتانەی کە تازە پێگەوشتن یان وڵاتی وەکو خۆمان تا ئیساکە بە دوای ئەو بەدیلەیان نەگەڕێن بۆیە لەمەوە بۆمان دەرەکەوێت کە لم کێشەیەکی واگرفتێکی جیهانی گەورەیە و پێویستی بە یاسایە طبعا هەر وڵاتێک لە جیهانە پێویست یاسایەکی تایبەتی داناوە بۆ دەرهێنانی لم بەداخەوە ئەم یاسایە لا ئێمە نییە خۆتان نەزان لە کوردستانە ئێمە گەورەترین کێشەوان کێشەی یاسایە نەک تەنها لە ڕووی دەرکردنی یاساوە تەنانەت لە ڕووی تەطبیقکردنی یاساوە ئەمە گەورەترین کێشەیە بۆیە هیوادارم لە ئایندەدا هەوڵ بدرێت چی وەکو ڕێکخراوە ژینگەیەکان یا کەسانی پسپۆر یا کەسانی ئەکادیمی و لەگەڵ خەڵکی ترا بوونەوە بە تایبەتی یاساناسەکان بتوانین یاسایەک بدەینە پەرلەمان یاسایەک دەربکەین و بیدەینە پەرلەمان بۆ ئەوی تەصدیق لەسەری بکرێت بە تایبەتی لەسەر کارگەکانی چەولم و چۆنیەتی کارکردنیان طبعا لە هەندێ وڵاتە حەز ناکەم بشارمەوە لە هەندێ وڵاتە لم دەرهێنانی لم مەنع کریایە تەنانەت هەندێ شوێنیان بۆیان دیاری کردووە ئەمیش کێشەی زۆر گەورەی بۆیان دروست کردووە بۆیە خەڵکێکی زۆر هەوڵەدەن لە دەرەوەی یاسا لم دەربهێنن بۆ نمونە لە هەندێ وڵاتە لە وڵاتە ئاسیاویەکان یان وڵاتە ئەفریقیەکانە مەمنوعە قەدەغەیە لم دەربهێنی لە ڕووبارەکانەوە بەڵام خەڵکێک هەیە لە دەرەوە یاسا ئەچنە و ئیشاکەن ئیتر بە شەوان بێ بە کاتێکی دیاریکراو بێ ئەچن بۆی حکومەت پێیان نەزانێت طبعا ئەو خەڵکانە بە پێی یاسای ئەو وڵاتانە پیان ئەڵێن مافیای لم کامە کێشەیەکی بۆ هەندێ لە وڵاتە جیهانیەکان دروست کردووە لم خۆتان نەزانن وەکو سەرچاوێکی سروشتیە و ئێمە ئەڵێن بوونی نزیکەی 27 کارگەی لم لەسەر ڕووباری سیروان شتێکی زۆر گەورەیە بە تایبەتی لە مەسافەی نێوان بەنداوی دەربەنی خان تا ئەگەیتە شاریکەلار طبعا هەندێ برادر ئەم شەو زانیاریاندا یانوت لە بەنداوی دەربەنی خانەوە تا ئەگەیتە کوڵەجۆ نزیکی جەلەولا بۆ نمونە نزیکەی 7 کارگەی چەولم هەیە بەڵام ئەوەی کە من وەکو داتا وەرم گردووە لە نێوان بەنداوی دەربەنی خان تا ئەگەیتە شاری کەلار 27 کارگەی چەولم هەیە یعنی بە دووری 100 کیلۆمەتر 27 کارگەی چەولم شتێکی زۆر گەورەیە ئەمە کاریگەری زۆر خراپی لەسەر ڕووبارەکە دروست کردووە و ئەمە کارەسات دروستەکە لە ئایندەیە ئەگەر ڕێک نەخرێن و وەکو ئاماژەم پێکرد پێشتر لەم سەرچاوەیەکی سروشتی تازە نەکراوە یعنی ئەو لمە کە هە لە ناو ڕووبارەکانە لە ئەنجامی 1 ساڵ و 2 ساڵ کۆ نەبووەتەوە لە ئەنجامی دەیان 1000 ساڵ کۆ بووەتەوە ئێمە بین بە ماوەیەکی دیاریکراوی کەم ئەو ڕووبارە تێک بدەین و هەرچی لم هەیە دەریکەین ئەمە کاریگەری زۆر خراپیەوە کارەسات بۆ ڕووبارەکە دروستەکە بۆیە من ئەڵێم پێویستمان بە یاسایەکە بێ ئەم ئیشانە بە یاسا ڕێک بخرێن و زۆرێک لە وڵاتەکان تەنانەت قەدەغەیان کردووە لە ڕووبارەکانەوە لم دەربهێنرێ بەڵام لەگەڵ ئەوەشدا بە تەواوەتی چارەسەر نەکراوە لە هەندێ وڵاتە ڕێ ئەدرێ لە هەندێ وڵاتە ڕێ نادرێ
بەڵام کە ڕێژدرا ئەبێ بەپی یاسا بێ، ئەبێ سنووری خۆیان نەبەزێن و بزانن لە چی شوێنێک ئەو لمانە دەرەکەن. شێوازی کارکردنی کارگەکان ئێستاکە لەسەر ڕووباری سیروان طبعا یەکێک لە گرفتەکان ئەوەیە نەبوونی یاسایە کە پێشتر باسمان کرد پابند بن پێوە، یعنی هەندێک ڕێنمایی هەیە بەڵام بەداخەوە وەکو باسەکرێ نازانم من، بەڵام وەکو باسەکرێ پابندی تەنانەت ڕێنمایەکانیش نەبوونا. وایەکێ لە گرفتەکانی تر ئەوەیە پێدانی مۆڵەت بەبێ ڕچاوکردنی لایەنی زانستی، یعنی مۆڵەت ئەدرێ بۆ نمونە بەڵام بەداخەوە لە ڕووی زانستیەوە هیچ حسابێکی بۆ نەکرێت، ینی پێشتر باسم کرد هەڵسەنگانی کاریگەری ژینگەی بۆی ناکرێت، یعنی بۆ نمونە تو مۆڵەت ئەدەیتە کارگەیەک ئیش بکاتایە ئیش بکات سنوورێکی بۆ دیاریەکەی، بەڵام ئەبێ پێش ئەوەی تو موافقی بدەیت پێ هەڵسەنگانی کاریگەری ژینگەی بکەیت EIA بۆی بکەیت، بزان ئایا ئەم کارگەیە لەیرە ئیشەکە چی گرفتێک دروستەکە لە ڕووی ژینگەیەوە و چی سوودێکی هەیە بۆمان، ئەبێت و هەردیگی دیراسە بکەیت. لە وڵاتە پێشکەوتوەکانە طبعا نەک تەنها بۆ کارگەکانی چەولم، تەنانەت بۆ دروستکردنی قوتابخانەیەک هەڵسەنگاندنی کاریگەریەکانی ژینگەیی بۆیانەکەن، بۆ ئەوەی بزانن ئەمە تا چەندێ سوودی هەیە، بۆ نمونە تو قوتابخانەیەک یان زانکۆیەک لە شوێنێکا دروستەکەی تا چەندێ سوودی هەیە بۆت. باشە سوودی هەبوو دوای ئەوە کاریگەری ژینگەیەکانی چین لە ڕووی ژینگەیەوە تا چەند ساڵ بۆ نمونە تو ئیسفادەی لێبین، دوای چەند ساڵ کاریگەری لەسەر ژینگە دروستەکە، دوای چەند ساڵ ئێمە پێویستمان ئەبێ بەدیلێکی بۆ دابنین، ئەمانە ئەبێ هەر هەمووی دیراست بکرێت. لەگەڵ ئەوەشدا تو کاتێ هەڵسەنگانی کاریگەری ژینگەی ئەەکەی ئەبێ بەدیلیشی بۆ دابنەی لە داهاتوە ئێمە چی بکەین. یەکێ لە گرفتەکانی تریان ئەوەتانێت چاودێری ناکرێن، ینی بۆ نمونە ئەو کارگانەی چەولم کە مۆڵەتیان پێدرێ و ئەڵێن پێیان کاکە بەپێی ئەم ڕێنمایە ئێوە کار بکەن ئەمە سنوورەکەی ئێوەیە، بەداخەوە فەرمانگەکان هیچ یعنی ئەوەی من ئەزانم ئەوەی زانیاریم هەیە بە هیچ شێوەیەک ناچن بۆ نمونە چاودێریان بکەن بزان ئایا سنووری خۆیان یان نەبەزاندووە، دوورۆ نەکەوتنە لەو سنوورێک کە بۆیان دیاری کراوە، یعنی معقول نییە بۆ نمونە ئەگەر ژینکە پارێزان نەبن لە کەلارە ڕەنگەش کارەساتی زۆر گەورەتر ڕوو بدات. لەبەر ئەوەی ئەم کەم تەرخەمیە طبعا بۆ هەنێ لە فەرمانگەکانە گەڕێتەوە، تەنها ئیشی ئەوەتانێ ئیمزا ئەکات و تەواو ئیتر مۆڵەتی داپێ و بچێ بۆ کارەکەی خۆی، ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە. ئەبێ لەمە دوا کاتێ تو بۆ نمونە مۆڵەتی ئەدەی پێ ئەبێ هەوڵ بدرێت لەگەڵ مۆڵەتەکەتشا ماوەی جارێک لژنەیەک دابین بکەی ماوەی جارێک بچێ سەردانی ئیشەکان بک بزان چی کاریگەریەکیان دروست کردووە چی تەجاوزێکیان کردووە ئایا هەڵ لە سنوورەکەی خۆیانی لە سنوورەکەی خۆیانە، بەداخەوە ئەم شتە لای خۆمان ڕوئەدا و پێویستە بە زووترین کات چارەسەر بکرێت. باشە پرسیارێک لە ئێرەیە دروستە بێ ئایا بۆ ئێمە فۆکەسە خەینە سەر کارگەکانی چەولم لەسەر ڕووباری سیروان. من وەکو پێشتر ئاماژەم پێی کرد ئەو لمە هین 1 ساڵ و 2 ساڵ نییە کۆبووەتەوە لە ناو ڕێڕەوی ڕووبارەکەیە، کاری دەیان هزار ساڵە کۆبووەتەوە و هەموو ڕووبارێک کە ڕێ دەکات لم یان قڕولیتە لەگەڵ خۆیان ئەبات یان ئەیگوازێتەوە بۆ شوێنێکرد. طبعا قڕولیتە یان لم کاریگەری زۆر ژینگەی باشی هەیە بۆ بەتایبەتی لە ڕووی ژینگەیەوە بۆ گەشەکردنی دارستانەکان لە لێواری ڕووبارەکاندا، یعنی کاریگەریەکی زۆر باش هەیە، بەڵام تو کاتێ لە ناوێدەی ئەو کاریگەریشیە نامێنێ. و یەکێک لە هۆکارەکانی نەمانی لم بنیاتنانی بەنداوەکانە، یعنی بەنداوەکان بۆ نمونە ڕێگرن لە هاتنی لم، بۆیە ئەڵێن ئێمە پێشتر باسمان کروتمان لم سەرچاوێکی تازە نەکراوە، یعنی بە ئاسانی تعویز ناکرێت، بۆ نمونە تو لە شوێنێکا لم دەربهێنە تعویز ناکرێتەوە، ڕەنگە پێویستت بە 100 ساڵ بێت یاڵا تعویزی بکەیتەوە. و لەسەر ئەوەیشە بنیاتنانی بەنداوەکان چ بەنداوەکانی ئێران بێیان چی بەنداوی دەربەندی خان بێ لە ئایندەیە بەنداوی باونور بۆ نمونە ئەمش هۆکارێکن بۆ ڕێگریکردن لە هاتنی لم و قڕولیتە بۆ ناو ڕووبارەکە. بۆیە ئەمە کاریگەری زۆر کارەساتێ زۆر گەورە دروستەکە بۆ ڕووبارەکە، ئێمە پێویستە چی بکەین کارەکانیان دیاری بکەین، یعنی ئەو لمە کە دەرەهێنرێ بەشی بەڕێژەیەکی دیاریکراو بێ، ناڵێن تەواوەتی لەم بەتایبەتی لەم خۆناغەیە، یعنی پێویستە کارەکانیان ڕێک بخرێتەوە. طبعا من هەندێک قسم پێگەیشتووە یان هەندێک کۆمنتیان نردووە، ئەڵێن بۆ نمونە هەندێک لە خاوەن کارگەی چەولمەکان پێیان خۆشە ڕووباری سیروانیان بەتایبەتی لەم ماوەیە کە دەنگێکی زۆر هەڵساوە بۆ داخستنی کارگەکانی چەولم، هەندێک پێیان وایە یان پێیان خۆشە کە ئای ڕووباری سیروان لایەن ئێرانەوە بگیرێتەوە.
طبعا ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە، یعنی ئەمە کاریگەری لەسەر تەنها لەسەر خەڵکانی ئەکادیمی و تەنها لەسەر خەمخۆرانی ژینگە نییە، ئەمە کاریگەری لەسەر هەموو دانیشتوانی ئەم ناوچەیە هەیە. ڕەنگە ئێمە بۆ نمونەوەکو چالاکەوان ڕووبارەکە وەکو شتێکی گشتی سەیری بکەین، وەکو سەرچاوەیەکی سروشتی گشتی سەیری بکەین، بەڵام ئێوە ئەگەر وەکو سەرچاوێک بۆ داهات سەیریەکەن کاریگەریەکانی لەسەر ئێوە زیاترە، چونکە ئاو لە ناو ڕووبارەکەی ئاسانکاری بۆ ئێوە کردووە ئەو لمە بە ئاسانی دەرکەن. ئەگەر ئاو نەمێنێ ئەو قڕولیتە کە ها لە ناو ڕووبارەکەیە وەکو چەمەندۆی لێتەیە بە ئاسانی دەرناکرێ. و یەکێ لە بەڵگەکان ئەوەتانەیە تا ئێساکە خاوەن کارگەی چەولمەکان قبول ناکەن لە ڕووباری سیروانەوە بگوازێنەوە بۆ ڕووبارە وەرزیەکان یان چەمە وەرزیەکان، بۆ چونکە ئیشەکەیان ئاسان نییە. ئێستا دەنگم چۆنە؟ گوێتان لێمە؟ کەسێ وەڵام بداتەوە بزان گوێتان لێمە. ئەلو دەنگەکە باشە؟ ئەلو پێویستەکە هیچ دووبارە بکەمەوە؟ پێویستەکە هیچ دووبارە بکەمەوە یان بەڵێ بەڵێ دەست خۆشێ. بۆیە ئەو قسەیە کاڵێ با ڕووباری سیروان وش بێتەوە تەڵان کاریگەری لەسەر کارگەکانی چەولم زیاتر هەیە لە ئایندەیە لەوەی کاریگەری لەسەر ڕاستە کاریگەری لەسەر هەر هەمومان هەیە. ئێمە وەکو سەرچاوەیەکی سروشتی سەیرەکەین، وەکو سەرچاوەیەک سەیرەکەین کە سوودی بۆ هەموو لایەک هەبێ، سوودی گشتی هەبێ، بەڵام کە کاتی ئەو ئاوە ئەگیرێتەوە بە ئاسانی ئەو چەولمە دەرناهێنرێ. بۆیە ئیساکە ئاو بۆتە مادەیەکی ئاسانکار بۆەوەی بە ئاسانی ئەو چەولمە دەربهێنرێ. بەداخەوە بۆ ئەو قسانە و ئەمجاکە شتێکی تر، ینی بۆ نمونە ئێمە 70% لە داهاتی ئەو ڕووبارە لە ئێرانەوەتی، ئەگەر ئەو 70% بڕن ئەبێ ئێمە لە ئایندەیە خۆمان بگونجێنین لەگەڵ ئەو 30% کە ئەمێنێتەوە. بۆیە ئێمە کارەکانمان لە ئیسە لە ئێستاوە ئەبێ دەسی پێ بکرێت. یعنی ئێمە نابێ بڵین وڵا 70% لە ڕووباری سیروان ئەبەسترێتەوە لەلایەن ئێرانەوە ئەبێ تر تەواواز لەو ڕووبارە بهێن بە هیچ شێوەیەک. ئەسڵان ئێمە ئەبێ ئیشەکانمان لە ئێستاوە دەسی پێ بکرێت، چونکە کاریگەریەکان مەترسیدارە، چونکە ژیانمان ها لە مەترسیا لە مەودوایان خۆتان ئەبینن تەنها عێراقیش هاتێتە سەرخەت و لە مەودوا کێشەکان زۆر حجمێکی زۆر گەورەتری پێدرێت، بە تایبەتی لە عیلاقاتی نێوان ئێران و عێراق و تورکیە و عێراقا. ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە. بۆیە من ئەڵێم لە داهاتووە ئەو 70% لە دەستمان دەرچووە، بەڵام لە داهاتووە ئەبێ خۆمان بگونجێنین لەگەڵ ئەو 30% کە ئەمێنێتەوە. و ئەگەر ئیساکە ئێمە وەکو ضرورەتێک گواستنەوەی کارگەکانی چەولم ئەبینین بۆ ڕووبارە وەرزیەکان لە ئایندەیە ئەبێ زیاتر جەختی لەسەر بکەینەوە. نابێ بە هیچ شێوەیەک ئەو ڕووبارە بە ئاسانی تەسلیم بکرێت. ئەبێ ئەو ڕووبارە ببێتە شوێنێکی گەشتیاری، بێتە شوێنێک بۆی بێتە سەرچاوەیەکی سروشتی بۆ هەموو کەسێک، بۆ شتێکی گشتی و هەر هەمومان سوودی لێ ببینین. باشە کاریگەریەکانی کارگەکان چین بە تایبەتی لەسەر ڕووباری سیروان؟ طبعاً کۆمەڵێک کاریگەریان هەیە. یەکێک لەو کاریگەریانە بۆ نمونە سروشتی ڕووبارەکەیان تێکداوە. یعنی من زۆر جار تقریبا نزیکەی 6 ساڵە پێش ئێستاکە وتومە
بەڕاستی کاتێکی تەسەر ڕووباری سیروان هەست ناکەی ئەم ڕووبارە هەستەکەی سەربازگەیە باوەڕتان بێت یعنی سنگەرەکانی شەڕی هەشت ساڵی عێراق و ئێرانیش وای لێ نەهاتووە هەرچیتە هەرچی شوێنە سەرەکەی ساترێک دانراوە سەیرە گۆمایەک دروست کراوە ئەمە کارەساتە بەڕاستی نابێ بۆ شێوەیە ئیش بکرێت و ئەم کارەساتە من ئەیخەمە ئەستۆی طبعا فەرمانگەکان کە بەو شێوەی مۆڵەتە دەن بە تایبەتی ئەو فەرمانگانەی کە پەیوەندیدارن زیاتر بەو ئیشانەوە یعنی ئەبواە ئەمە چەندین ساڵە مراقبەی ئیشەکانیان بکردایە چاودێریانیان بکردە بەداخەوە هەنێشت بەڕاستی لە دەست دەرچووە ئەمجاکە ئەم کارگانە ئیش لەسەر ئەوەکەن کواڵەتی ئاوی ڕووبارەکەیان تێکداوە ئەم خۆتان نەزانن لێڵی ئاو لە هەر شوێنێکە کارگە هەبێ لێڵی ئاو زیاد دەکات طبعا لێڵی ئاو کاریگەری زۆر خراپی هەیە لەسەر تەندروستی مرۆڤ بە تایبەتی یعنی بچن پرسیار بکەن لە پاڵاوگەی ئاوی کەلار بزان هەر ڕۆژێک بۆ نمونە ئەگەر ڕێژەی یان لێڵی ئاوەکە زیاد بوو چی کارەساتێکیان بۆ دروستە بێ بە ئاسانی ئەو لێڵیە نانشێتەوە ئەو مادەڕقانەی ها لە ناو ئاوەکەیان نانشێتەوە چارەسەر ناکرێت پێویستە بۆ ماوەیەکی زیاتر لە ناحوزەکانە بمێنێتەوە بۆ ئەوەی ڕوون بێتەوە کە ئەمە کارەساتێکە لەگەڵ ئەوەی سەد ڕوون نابێتەوە ڕێژەیەکی زۆر لە ناو ئاوەکەی ئامێنێ و بۆیە ئیساکە یعنی بە تایبەتی لای خۆمان گرفتی نەخۆشیەکانی گورچیلە زیادی کردووە ئەمە لەلایەکۆ لایەکی ترەوە طبعا کاریگەری لەسەر ڕووەکەکان هەیە کاریگەری لەسەر زیندەوەرانی ناو ڕووبارەکەیش هەیە لەبەر ئەوەی لێڵی ئاو هەرکەی زیاد بکات بە تایبەتی زیندەوەران کۆچەکەن لەو ناوە نامێننەوە و کاریگەری لەسەر ڕووەکەکانی ناو ڕووبارەکەیش هەیە لەبەر ئەوەی تیشکی خۆر ئەو لێڵیە یان ئەو مادەڕقانەی کە هەن لە ناو ئاوەکەیە ڕێگری ئەەکەن لە تیشکی خۆر بۆەوەی بگاتە چینەکانی خواروی ئاو کە ئەمیش کارەسات بۆ ڕووبارەکە دروستەکە بەڕاستی لەگەڵ ئەوەیشان ڕێژەی ترتی ئاو یان ڕێژەی تۆتەل هارنس لە ناو ئاوە هەندێک جار زیاد دەکات لە حەدی خۆی دەرەچێ بۆیە کارەسات دروستەکە و کاریگەری زۆر خراپی ئەبێ لەسەر تەندروستی مرۆڤ لەلایەکی ترەوە طبعا ڕێژەی ئۆکسسیجینی تواو کەم دەکات هەنی هەر کاتێ ڕێژەی قڕولیتیان ڕێژەی لێڵی لە ناو ئاوە بەرزۆ بوو ڕێژەی ئۆکسسیجینی تواو کەمەکات و ئۆکسسیجینی تواو لە هەر شوێنێکە کەم بێتەوە زیندەوەرانی ناو ئاو بە تایبەتی ماسێکان یان بە تایبەتی تەنانەت ڕۆکەکانی ناو ئاویش بەرەو لاوازی ئەچن وە بە تایبەتی ماسیەکان بەرەو کۆچکردن نەچن ئەچن بۆ شوێنێکی تر کە ئەمیش هۆکارێکی گەورەیە بۆ تێکچوونی سروشتی ڕووبارەکە یان ژینگەی ڕووبارەکە طبعا هەندێک لە میتاڵە قورسەکان ئەلکێنەوە قەی دەنکۆڵەی لمەکانەوە ئەمیش کاتێک ئەوان ئیش لەسەر لمەکەکەن لمەکە دەرەهێنن هەندێک لە میتاڵە قورسەکان بەرە درێتەوە ناو ڕووبارەکە کە کاریگەری زۆر خراپی لەسەر تەندروستی مرۆڤ بێت لەلایەکی ترەوە ئەم کارگانە ڕێڕەوی ڕووبارەکەیان تێکداوە یعنی بۆ نمونە تو ڕۆژێک ئەچی سەردانی ڕووباری سیروانەکەی ڕێڕەوەەکەی لە شوێنێکە بەڵام دوای چەند ڕۆژێ سیرەکەی ڕێڕەوەەکەیان گۆڕیە بە تەواوەتی ئەمە کارەسات دروستەکە ئەمە ژینگەی ڕووبارەکەی تێکداوە ئەمە هاوسەنگی ژینگەی لە ناو ڕووبارەکەیە هەر هەمووی تێکداوە و بە بەردەوامی کار لەسەر قوڵترکردنی ڕووبارەکەکەن کە ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە چونکە قوڵترکردنی ڕووبارەکە کارەساتی زۆر گەورەتری بەدواوە ئەتیە بۆ نمونە کاتێک و کار لەسەر قوڵترکردنی ڕووبارەکەکەی ئایندەی ئاوی ژێرزەوی لەو ناوچەیە ئەخەیتە مەترسیەوە یعنی ئێمە شتێکمانەیە لە زانستە ئەڵێ ڕڤەرس فلۆ یعنی بۆ نمونەوە ڕووبارەکان وەکو هەموو لایەکە زانن ڕووبارەکان سەرچاوەیەکە بۆ زیادبوونی ئاوی ژێرزەوی یان بەرزبوونەوەی ئاستی ئاوی ژێرزەوی بەڵام کاتێک تو ڕووبارەکە ڕێڕەوەی ڕووبارەکە قوڵترەکەیتەوە ئەو ئاستە چی لێ تێدا بەزێ لە ئایندەیە ئەگەر زیاتر قوڵی بکەیتەوە ڕەنگە هەرچی ئاوی ژێر زەوی هەیە ببێتە ناو ڕووبارەکەەوە واتە تونە ئاوی سەر زەوی ئەمێنێ وەنا ئاوی ژێر زەویتیش ئەمێنێ بۆیە ئەمە کارەسات دروستەکە لە ئایندەیە ئێمە بۆیە فۆکەسمان زیاتر خزیێتە سەر ڕووباری سیروانەوە بە تایبەتی لە گەرمیانە چونکە ئێمە پێمان وایە ئەمە سەرچاوی ژیانە لەم ناوچەیە و ڕووبارەکان خۆتان نەزانن لە هەموو جیهانە سەرچاوی شارستانیت بووە سەرچاوی دروستبوونی شارستانیت بووە ئەم بۆ نمونە شوێن هەیە لە گەرمیانەوە خۆتان ئاگدارن دەیان سەدان ساڵە با بڵین شار بووە بەڵام کەلار ڕەنگە لادەیەک بۆ پێشتر بەڵام ئێستاکە بۆچی کەلار بووە ئەو شارە لەبەر ئەوەی یەکێک لە هۆکارەکانی ئەوەیە ڕووباری سیروانی هەیە سەرچاوەیەکی ژیانی زۆر گرنگی تایە بۆیە قوڵترکردنی ڕێڕۆی ڕووبارەکە هۆکارێکە بۆ دابەزینی ئاستی ئاوی ژێر زەوی یان تەنانەت ریڤەرس فلۆ واتە هەرچی ئاوی ژێر زەوی هەیە بچێتە ئاوی ناو ڕێڕۆی ڕووبارەکەەوە وە قوڵترکردنی ڕووبارەکە ڕێگری دەکات لە چوونی ئاو بۆ خواروی
ناوچەکانی تر واتە بۆ نمونە لە هەر شوێن لە کەلارە ئەگەر ئێمە زیاتر ڕووبارەکە قوڵ بکەینەوە ئەوە ڕەنگە ڕێژەیەکی کەمتر لە ئاو نەک ڕەنگە ئەمە شتێکی زانستیە ڕێژەیەکی کەمتر لە ئاوەگەیتە ناوچەکانی ترچی کوڵەجۆ بێ یان جەلەولا بێ یان شوێنەکانی ترکە ئەمە لە ئایندەیە کارەسات دروستەکە ئەمەیە جەنگی ئاو کە پێشتر باسمان کرد جەنگی ئاو تەنها لە نێوان وڵاتەکانە نییە ڕەنگە لە نێوان پارێزگەکانی شەهابێ ڕەنگە لە نێوان شارەکانی شەهابێ بۆیە ئەمە خۆی بۆ خۆی لە ئایندەیە کارەسات دروستەکات بۆیە وا ئەکا لە ڕووبارەکە لە ئاستی پێویستی خۆیدایە یان لە ئاستە نۆرمەڵەکەیە نەمێنێتەوە خاڵێکی تر ئەوەیە کۆچکردن و لە ناوبردنی زیندەوەران کە پێشتر ئاماژەم پێی کرد بە تایبەتی جۆرە دەگمەنەکان یعنی لە هەر ڕووبارێکە هەر ڕووبارێک لە جیهانە تایبەتمەندی خۆی هەیە ینی بۆ نمونە هەندێک زیندەوەر هەیە ڕەنگە لە ناو ڕووباری سیروانە هەبێ لە ناو ڕووبارەکەیان ترا نەبێ بەڵام کاتێ ئەم کارگانە بەو شێوە ئیشەکەن ئەوە جۆرە دەگمەنەکان نامێنێت کارەسات دروستەکە لە ئایندەیە بۆیە هاوسەنگی ژینگە لە ناو ئاوی ڕووبارەکەیە تێکەدا هەروەها لە ناوبردنی ڕووەک لە نێو ئاوی ڕووبارەکەیە و لە ناوبردنی دارستانەکان لە لێواری ڕووبارەکەیە کە وەکو ئێمە بینیمان و بەراورد کرا لەلایەن ئەو کەسانەی کە ئیشەکەن لە لێواری ڕووبارەکەیە و لایەن ئەو کەسانەی کە خەڵکانێکن ئیشەکەن لە سەرژینگە یعنی بینیمان بەراوردێکی زۆر یان جیاوازیەکی زۆر گەورە هەیە لە نێوان چەند ساڵە پێش ئێستایا لەگەڵ ئیساکەیە ینی هەرچی دارستان هەیە لە دەوروپشتی ڕووبارەکە خەریک بەرەو لە ناوچوو نەچێت کە ئەمە کارەساتە ئەگەر ڕێگری لێ نەکرێت و شتێکی تر ئەوەتانێت تێکچوونی هاوسەنگی سیستمی ژینگەی یان هەمە چەشنەی لە ڕووبارەکەی هەمە چەشنەی نامێنێ بایۆدایڤەرسیتی نامێنێ ڕەنگە جۆرێک یان چەند جۆرێک لە زیندەوەران لە ناو ڕووبارەکە بمێنێتەوە جۆرەکانی تر کۆچ بکەن هەروەها کۆچکردنی باڵندەکانی مۆکو ئاماژەمان پێی کرد لەبەر ئەوەی زیندەوەران لە ناو ڕووبارەکەیان نامێنێ ڕووەک لە ناو ڕووبارەکەیان نامێنێ دارستانەکان نامێنن بۆیە ئەمیش هەر هەمووی ئەبێتە هۆکارێک بۆ کۆچکردنی باڵندەکان بە تایبەتی ئەو جۆرانەی کە سوڕی ژیانیان لەسەر سەرچاوەکانی ئاوە ئەمیش بۆ خۆی کارەساتێکە بۆ ژینگە کارەساتێکی زۆر زۆر گەورە دروستەکە لە ئایندەیە باش ئێمە چارەسەر چییە یعنی بە تایبەتی بۆ ڕووباری سیروانی ساکە ئێمە چی بکەین لەم حاڵەتە طبعاً چەند هەنگاوێک هەیە هەنگاوی یەکەم ڕەنگە تا ڕادەیەک ئاسان بێ بەڵام هەنگاوی دووەم ئەگەر ئێمە ئینشاءڵڵا لە ئایندەیە بووینە یەکێک لە وڵاتە پێشکەوتەکان ئەوە توانین تەطبیقی بکەین هەنگاوی یەکەم ئەوەتانیە ئێمە پێویستمان بە یاسایەکە پێویستمان بە یاسایەکی تایبەت بە ڕێخستنی کارگەکان و دەرهێنانی چەولمە ئەبێ کاری لەسەر بکەین ئەبێ ئەو کەسانەی کە لە سەرژینگە ئیشەکەن ئەو کەسانەی کە ئەکادیمین یاساناسەکان بۆ نمونە ڕێکخراوەکانی ژینگە ئەمانە هەر هەمووی کۆبووینەوە بۆ ئەوەی ئێمە یاسایەک پێشکەش بە پەرلەمان بکەین و پەرلەمانیش پەسەندی بکا بۆ ئەوی بتوانین لە ئایندەیە ئەگەر بەڕێنمایەکان نەتوانین بە یاسا ئەتوانین ڕێگریان لێ بکەین دووهەم خاڵ ئەوەیە لابردنی کارگەکانی چەولم لەسەر ڕێڕەوی ڕووباری سیروان یعنی ئەمە داخوازیە کە بەڕاستی ئەبێ جێبەجێ بکرێت ئەبێ پابند بکرێن یان ئەوەتانێ بۆ ماوەیەکی دیاریکرا و پابند بکرێن بە هاڕینی بەردەکان و یان ئەو بەردانەی کە وەکو شاخ خۆیان کردوتەوە بیهێنەوە شوێنی خۆی چاڵەکانی پێپڕ بکەنەوە ئەمە ئیشێکی زۆر زۆر گەورەیە بەڕاستی هەناوی گۆماوەکان وەکو خۆیان بمێننەوە و ئیشکردن لەسەر گواستنەوەی کارگەکانی چەولم یعنی ئەبێ شتێکی حتمی بێ بەڕاستی لەبەر ئەوەی ئایندەی ئەم ڕووبارە هە لە مەترسیە ئێستاکە ئێمە ناڵێین هەر ئیساکەی ئەڵا هەر هەمووی بار بکەن بچنە ڕووبارە وەرزیەکانەوە یان چەمە وەرزیەکانەوە نا ئێمە مەبەستمان ئەوەتانەیە لەگەڵ حکومەتە لەگەڵ ناوەندە ئیدارەکانە بۆ نمونە مۆڵەتێکیان بدەین پێ ماوەیەکیان بدەین پێ یەکمان بێ دوومان بێ سێمان بێ چوارمان بێ ساڵێکیش بێ ڕەنگە تا ڕادەیەک ئێمە ڕازی بین پێی بەڵام ئەبێ شتەکە حتمی بێت ئەبێ ئەو ئیشە ئەو کارەساتە کە ها لە ناو ڕووبارەکەیە ئەبێ ڕای بگرین بەڕاستی نابێ بەو شێوەیە بەڕێوە بچێت وەلەو ماوەیە کە تا ئەو کاتی ئەگوازرێنەوە بۆ شوێنەکانی تر بۆ چەمەوەرزیەکان ئەبێ کارەکانیان ڕێک بخەین بە شێوەیەکی زانستی ئەبێ فەرمانگەکانی لیان لایەنە پەیوەندیدارەکان چاودێریەکی توندیان بکەن نەک تەجاوز بکەنە سەر ڕووبارەکە کە ئەمە شتێکی زۆر زۆر گرنگە و من پێم وایە باشتر وایە لەبەر ئەوەی ئەم کارە پێڵێن ساند ماینینگ واتە ئەمە کانزاکاریە پێم باشە هەر کارگەیەک پابند بکرێ ئەندازیارێک تەعین بکرێت
یعنی هەر لە خۆیان و کەسێک بەعقد بێرن ئەندازیار بێ بۆیە ئەندازیارەکان زیاتر بە تایبەتی ئەوانەی کە ماینینگیان تەواو کردویان ئەوانەی کە بەشی ئەندازیاری شارستانیان تەواو کرد ئەوانە زیاتر لە ئیشی سانماینینگ تێگەیان ئەزانن لە کارگەی چەولمەکان چی ئەکرێت و چی ناکرێت بۆیە باشتر وایە بۆ ئەوەی ئیشەکانیان بە شێوەیەکی زانستی بکرێت لە ماوەیە ئەبێ پابندیان بکەن بۆەوە ئەمە هەنگاوی یەکەمە هەنگاوی دووەم تەمان ئەگەر خوای کرد ئێمە بووینە وڵاتێکی پێشکەوتوو توانیمان خۆمان بەڕێوە بین ئەو کاتە پێویستەکە کارگەکانی چەولم نەکتەنها لە ناو ڕووبارەکان و لە ناو چەمەوەرزەکانە ئەبێ ئێمە بیان و گوازینەوە بۆ شوێنێکی تر ئەبێ ئێمە بە دوای بەدیلا بگەڕین بۆ نمونە یەکێک لەو بەدیلانەی کە پێویستە ئێمە ئیش لەسەری بکەین ئەوەیە کە بەنداوەکان بەکاربێنن یان خۆتان نەزانن بەنداوەکانی وەکو پێشتر ئاماژەم پێی کە ڕێگری ئەەکەن لە هاتنی قڕولیتە یان لم بۆ ناو ڕووبارەکە ئەیگرێتە خۆیەوە ینی بۆ نمونە دوو خەزنمان هێمێ لە ناو بەنداوەکانە خەزنێکی پێڵێن خەزنی مردوو وەدانەیەکی پێڵێن خەزنی زیندوو خەزنی مردوو چییە واتە لە ژێر دەرگای بەنداوەکەەوە لە خوارەوە هەرچی ئاوکۆ بێتەوە ئێمە سوودی لێ نبینین بەڵام ئەوە بۆچی دانراوە تەنها بۆ کۆکردنەوەی قڕولیتە دانراوە و هەرکەی بەرزەوە بۆی بۆ لای دەرگای بەنداوەکە ئەو کاتە ئەو بەنداوە بەچی دادرێ بە بەنداوێکی مردوو دادرێ بۆ ئیساکە کاتێ بەنداو دروستەکرێت ئەڵێت تەمەنی بەنداوەکە چەندێکە یان ئەو شەریکەی کە بەنداو دروستەکە ئەڵێت تەمەنی ئەم بەنداوە 100 ساڵە گەرنتیەدا کە تەمەنی ئەو بەنداوە 100 ساڵ بێ لە چێوە زانێت 100 ساڵ بێ خوێندنەوە بۆ کۆکردنەوەی ئەو قڕولیتە ئەکا ئەو لمە ئەکا کە ساڵانە کۆ بێتەوە چەندێک کۆ بێتەوە لە ناو خەزنی مردووی بەنداوەکەیە بۆیە لە ئایندەیە ئێمە پێویستە چی بکەین کارگەکان بینە سەر بەنداوەکان بۆ ئەوەی هەرچی قڕولیتە هەیە و هەرچی لم هەیە لە ناو ڕووبارەکەیە لە ناو بەنداوەکەیە دەری بهێنن تەڵان ئەمە یارمەتی چیمانەدا یارمەتیمان بۆ ئەوەدا کە تەمەنی بەنداوەکە درێژتر بکرێتەوە بۆ نمونە بەنداوی دەربەنی خان کات خۆی کە دروست کراوەتیان 100 ساڵ تەمەنیەتی و ئیساکە ئەوەی باسەکرێن 90 ساڵ زیاتری ماوە چونکە بە شێوەیەکی زۆر زانستیانە دروستیان کردووە ئەڵێن 90 ساڵ زیاتری ماوە تەمەنی بەڵام لە ئایندەیە ئێمە چیەکەین ئەتوانین تەمەنی بەنداوەکە زیاتر درێژ بکەینەوە لە ڕێچەوە لە ڕێی دەرهێنانی ئەو قڕولیتەوە تەمانەوە ئەتوانین حکومت ئاسانکاری بۆ کارگەکانی چەولم بکات سوود لەو تەکنۆلۆژیە ببینن ئەلتەرناتیڤەکان چییە طبعاً لە وڵاتە پێشکەوتەکانی ریسایکلین بۆ مادەڕەقەکانەکریان خۆتان نەزانی ساکە بە تایبەتی لە کەلارە ئەچی بۆ ناو زەوی کشتتوکاڵەکان سیرەکەی پاشماوەی بینا دانراوە پاشماوەی بیناسازی ئیتر بلۆکە چەمەندۆیە شتی ترە سیرەکەی فڕۆدرایە تەنانەت لە لێواری ڕووباری سیروان بە ئەتنان ڕۆژانە فڕادرێ یعنی سیرەکەی بلۆک فڕادرێ پاشماوەی بینا هەر هەمووی فڕادرێ ئەمانە یان پێویستمان بە کارگەی ریسایکلینە ریسایکلین لەسەر مادەڕەقەکان ئەمانە هەر هەمووی مادەکان جیا بکاتەوە و لم بۆ نمونە لەو کارگانەوە بتوانرێ وەربگیرێت ڕەنگە سعرەکەیشی مناسب بێت چونکە سعرەکەی کەمترە عادەتەن و ئەتوانین لەو ڕۆ سوودی لێبین هەروەها لە ئایندەیە وەکو وڵاتە پێشکەوتەکان هیوادارین بتوانین لە ئایندەیە پلاستیک بۆ نمونە لە بەرەوی لە وڵاتەکەی ئێمە ساکە پاشماوەی پلاستیک زۆرە بتوانین پلاستیک وەکو ئەلتەرناتیڤێک بەکاربێنین لە جیاتی لم بۆیە هیوادارم کاری جدی لەسەر بکرێ و هیچ شتێک ساردمان نکاتەوە و ئێمە مەبەستمان نییە بۆ نمونە ئەم سیمینارەمە پێشکەش کرد مەبەستمان ئەوە نییە کە کارگەکانی چەولم زەرمەند بوون نە ئێمە ڕێگەمان داناوە بۆیان پلانێکمان هەیە ئینشاڵڵا ئەگەر لەگەڵ ڕێکخراوەکانی ژینگەیە کەسانی ژینگە دۆست تا ڕێک بکەوین پێشنیارەکەین بۆ لاینی پەیوەنددارەکان بۆ ئەوەی ئەم شتانە بگاتە جێ خۆی و شتی ئەلتەرناتیڤمان هەیە بۆیان دابنین ڕووبارە وەرزەکان یان چەمە وەرزەکان شوێنێکی باشە بۆەوە ئەگەر کاری تیا بکەین و هیوادارم هەموو لایەک سەرکەوتوو بێ دەستان خۆش بێ زۆر سپاستانەکەم تکایە کەس پرسیاری هەیە
عفو وابزانم کاک مەریوان پرسیارێکی کردوواڵێ بۆ ماوەی چەند ساڵ ئەو شوێنانە بوونەتە بەردەڵان سەوز دەبنەوە لە ڕووی زانستیەوە طبعاً هەر شوێنێ بێتە بەردەڵان تەواوی تر بەکارەوە نابێتە شوێنێکی سەوزە بێ مەگەر خۆمان ئیش لەسەری بکەین و چارەسەری بکەین ئەگینا هەر شوێنێک بێتە بەردەڵانی بەدەگمەن داری تیا سەوزەوەیان ڕێژەی سەوزایی تایە دروستە بێتەوە. زۆر سپاس دەستان خۆش بێ.